ئافرەتان ئەمڕۆ تا سەروی چۆکیشیان ڕوود دەکەن و سینجیان ڕوود دەکەن و قژیان ڕوود دەکەن، کێشەی نییە لەگەڵ ئەوە. کاکە دەبێت فریاکەوین. بەهۆی سەلەفیەکانەوە جامیعەکانمان پڕ بووە لە نیقاب، جامعە پڕ بووە لە نیقاب. ئافرەت ئەخلاقی خۆی بپارێزێت و خۆی داپۆشێت، نەبێتە سەبەبی فیتنە، ئەوە بەڵایەکی گەورەیە تووشی میلەتەکەمان بووە. ئافرەتان نیقاب دەکەن لەمەوە دووە. کاکە سەلەفیەکان بوونە سەبەبی ئەوەی کە زەرەرن بۆ سەر جلوبەرجی کوردیش. سەلەفیە جلوبەرجی کوردی لەبەر دەکەن، زۆربەتان تەواو جلی ئەفرەنجی و ئەمریکی و بەریتانی لەبەر دەکەن. ئێمە هەموو جلی کوردی لەبەر دەکەین، پارێزگاری لە پۆشاکی خۆمان دەکەین. ناکاکە دەزانم جلی کوردی لەبەر دەکەن، بەڵام جلەکانیان کورتە. ئەگەر ئافرەت جلی کورد بێت تا سەروی ئەژنۆی و کێشەی نییە کاک. بەڵام پیاوێک کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرموویەتی ئیرفع ئیزارک، ئەوە بەلایەوە کێشەیەکی گەورەیە و سەلەفیەت بۆتە زەرەر بۆ سەر ئەو میلەتە. بۆیە براکانم دەبێ وریابین، ئاگامان لەو کەسانە بێ کە کۆمەڵە کەسی دز، کەسی خیانەتکار، کەسی داوێن پیس، کەسی مجرم، کەسی گەندەڵ، کەسی بەرژەوەند پەرست، ئەوانە کۆبوونەتەوە هەر یەکەی بەلایەکە کاکە داوایەکی خەتەرە و ترسناکە. ئەگەر ڕێی لێ نەگیرێ قوڕ بەسەرت ڕێ لە چی دەگریت؟ دینی خوایە سەلەفیەت، خۆ دینی من نییە. ئەگەر بێت و پەیڕۆ و پرۆگرامێک بێ من داینێم، چۆن ئێوە هەر یەکەتان دەستورتان دانا و دەستور و پەیڕۆ و پرۆگرامی حیزبتان، کە منیش پەیڕۆ و پرۆگرامی سەلەفیەت دانێم، دینەکەی خوا نەبێ، کە منهجەکەی محەممەد نەبێ عەلەیهی السەڵاتو وەسەلام، وەڵا دەتوانی ڕێی لێ بگری. ئەمما ئەو سەلەفیەتە کە دینی خوایە، بە تۆش و بە هەموو حیزبەکانیش ناتوانن ڕێگا لە داوای سەلەفی بگرن. هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله ولو كره الكافرون ولو كره المشركون. خوای گەورە و دینەی ناردووە، دەیەوێت سەرکەوێ ئەو دینە بڵاو بێتەوە. هەرچی کافری سەر ڕووی زەوی هەیە، هەرچی مبتەدیع و منافق و مجرم هەیە، بیانەوێ ڕێگری لێ بگرن، ناتوانن بیکەن. با فلانیش بکوژن، با فلانیش تیرۆرکەن، با نازانم چیش دابخەن، ناتوانن. دینی خوایە.